ئازیزانی کورسان مەگەزین دووبارە سڵاو چاوەرێکی دیکەی نێو ستۆدیۆمان هەیە اینجا لە ئەم ماوەی ئەخیرە بینەرین کە ڤم فاوندیشن چالاکی زۆرە ئەمە لە ئەنجامدانی چالاکی بۆ مناڵان هەروەها لە ئەنجامدانی فستیڤاڵی فیلمی کوردی موبایل کە ماوەیەوە پێش ئەنجامدرا و لە ئێستاشە وەرکشۆپێکیان بۆ کۆمەڵێک لە فۆتۆگرافەر کردێتەوە بەردەوامە لە کار و چالاکیەکانی خۆی اینجا ئێستا لەنێو ستۆدیۆ کاک شادمان محەممەد میوانمانە کە کارمەندە لە ڤم فاوندیشن با باسێکی ئەم وەرکشۆپە فۆتۆگرافیەمان بۆ بکە با بزانین ئەم وەرکشۆپە فۆتۆگرافیە چییە با بزانین کار و پرۆژەکانی ڤم فاوندیشن ئەزام ناوەستێ بەزۆزانین کار و پرۆژەکانی دیکەی چییە بێ لە ئێستەیە سلااو لێبێت و بەخێر سەرەتا سپاسی تایبەت و بێپیانمان بۆ کەناڵی کورسات کە لە خەمی هونەر و لە خەمی کولتور و لە خەمی پێشخستنی سەرجەمکایە ڕۆشنبیرەکانە سەرەتا من ئەمەیە بۆ دەست پێکەم دامەزراوی ویم خۆتان پێناسەتان کرد لە زمانی خۆتانەوە ڕەنگە من کارمە دێباسیکەم ببێتە وەسف بەڵام پرۆژە و کار و چالەشەکانی لە ماوەی چەند ساڵی ڕابردووە بە تایبەتی لەم ساڵدا گەشتە ترۆپک گەشتە لووتکە بە جۆرێک لە سەرجەم شار و شارچکەکان لە سەرجەم ناوچەکانی تری کوردستان بەبێ جیاوازی تەنانەت لە ڕۆژهەڵاتی کوردستانیش لە پەیوەندیمان پێوەکەن بۆ کاری هاوبەش بۆ چالێکی هاوبەش یاخود بۆ هەماهەنگی و هاوکاری سەبارەت بەکردنەوەی خولی فۆتۆگرافی کە دامەزراوی ویم وەکو هەمیشە گرنگجێکی زۆر تایبەت هەیە بەکردنەوەی وەرکشۆپ ئەو خولی جۆرا و جۆر بە زۆری ئەچێتە کایە کولتوریەکانەوە کە هونەریەکانەوە کە ڕۆشنبیرەکانەوە و بەشێکی تری ئەچێتە گەشە پێدانە مرویەکانەوە کە خولی بەهێزکردنی کارکتەر و هاوکاری و سەپۆرتی لاوان و گەنجان ئەمای لێکەوێتەوە بۆی دوور نەکەومەوە کردنەوەی خولەکە بەڕاستی بە بانگێشکردنی یەکێک لە فۆتۆگرافەرە ڕۆژنامەوانێت زۆر بەناوبانگ و ناسراوەکانە لەسەر ئاسی ژیانە جایلس کلارک کە ئەگەر هەر کەسێک لە پێگا کۆمەڵایەتەکان یاخود لە گوگڵ سێرچ بۆ ناوەکەی کە ئاشنابێت باوەی کە فۆتۆگرافەرێکی بەڵێ کەسێکی ناسراوە کەسێکی بەناوبانگە و زۆر پرۆفشناڵە بۆ خۆی ئەمە خاڵێک و پوینتێکی زۆر گرنگ بووە کە دامەزراوی ویم بیرکاتەوە ئەم کەسە بانگشتی بۆ ئەم کەسە کاک شادمان وەڵی دامەزراوی ویم باوەڕی بە کاری فولکوالیتیە لە ڕووی تیۆری و لە ڕووی پراکتیکیەوە ئەگەر سەرنج بن ئەو خولانی لە مای ڕابردووشە بە ئێستا بکەێتەوە ینی بەرەو پێشەوە چێت بیل لەو ناکاتەوە کارەکانی کوالیتی داوازێنێ وەکوتم لە ڕووی ناوەڕۆکشەوە ینی گرنگیەکی زۆر تایبەت ئەیە بەوەی کە کێ بانگشتی دامەزراوەکە ئەگا ینی ئێوە خۆتان شایدیەوە بن کە سەپۆرت و سپۆنسەری فستیڤاڵی فیلمی کوردی موبایل بوون بینیتان بە چه ئاستێک و بە چه شێوازێک پێشکرا کە ئەتوانی بڵێن دڵخۆشیەکی زۆر دەستخۆشیەکی زۆر باش هاندان و پاڵپشتێکی زۆری دروست کرد لە ناو خەڵکە بە جۆرێک دامەزراوی ویم بتوانێت ئیتر لە ساڵی ئایندەیە بەردەوامی و ئیدامە بەو پرۆژە ڕۆشنبیرێک گرنگانە بات کە خزمەتی کوردستانەکە بەگشتی وە خزمەتی کای ڕۆشنبیرەکانەکە ئەم خولی فۆتۆگرافیەش بە هەمان شێوە بیری لێکراوەتەوە ینی ئەگەر دیقەت بیت لە هەڵبژاردننی کارکتەرەکان بۆ خولەکان یاخود تەنانەت بانگێشکردن و هەڵبژاردن کە لە ڕێی پێگە کۆمەڵایەتەکان و بانگێشان بۆکە ئەو کەسانی کە بەشداریەکەن کەسانی پرۆفشناڵن کەسانێکیشن بەڵام هەر پێویستیان بەوەیە کە زیاتر خۆیان دروستکەن زیاتر لە کارەکەی خۆیان قوڵ بنەوە چونکە ئەم لە بیرمان نەچی ئەم بەشداربوانەیە کە لەم خولایە هەن سەرەتایی نین بەڵکو خیبریان هەیە کاریان هەیە پێشینیان هەیە بەڵام ئامانجی سەرەکی لەکردنەوەی ئەم خولە بۆ چییە بۆەوەی کە ئەو هەڵەوکەم و کوڕیانەی کە لە کارە ڕوەیە بۆ نمونە ئەم زۆتر تەرکیز و یاخ بڵین فۆکس و سەرنجی لەسەر چییە لەسەر کاری وێنەگری ڕۆژنامە یا بڵین فۆتۆستۆری باشە کاک شادمانەوەی کە من بینیم تەنیا تیۆری نەبوو خولەکە کاری دەرەوەی تیا بوو وێنەگرتنی فێرخوازەکانی تیا بوو دواتر وێنەکان ئەهێنرایەوە قسەی لەسەرەکرا باز تێبینی لەسەر ئەیرا و باز لە کەم و کوڕیەکانی وێنەکە ئەکرا باز لە چیرۆکی وێنەکە ئەکرا دقیقا میژە میز باسیەوەکەم کە ئەم خولانە سەرەتاگەی تیۆری و پراکتیکی هەمیشە بێکەوە ینی خولی هونەری فۆتۆگرافی یاخو ڤیدۆگرافی یا ئەوانەی کاچێتەکە سینەمای و کای هونەرەکانەوە هەمیشە تیۆری و پراکتیکی هەیە ئەو دوانە تەواوکەر یەکترین ڕەنگە هەنێک کەس لە تیۆرەکە بەقوت بێ لە پراکتیکەکە باشنەوە پێچەوانەوە
ئەم مامۆستایە ئەم وانە بێژە بە جۆرێک لەگەڵ بەشداربووەکان لەگەڵ فێرخوازەکانی ئەنجوڵێتەوە ئەنێری ئەڵێ بڕۆ فۆتۆ بگرن ئازادیانەکان کە فۆتۆکان هێنێتەوە دانیشە بە دیاریانەوە بە وردی دانیشە لەگەڵانە سەرنجەکانی خۆیڵێ ئەو فۆتۆی بۆ گرتو ئامانجی فۆتۆکە چی بوو چی بینی چی نبینی پرسیارە لا دروستەکە یەکەم شت بەلایەوە گرنگە بۆ ئەم فۆتۆ یاگری تۆ بێ پرسیارە لە خۆتکەی ڕاستە یعنی کایی فۆتۆگرافی یاخود ئەم جۆرە لە کارکردە هینی زۆرە ینی فەرعشتی زۆرە ینی بۆ نمونە ئەم شێوازە تایبەتمەندی خۆی هەیە ڕەنگە فۆتۆگرافیکە ڕۆژنامەی کە کاری ئەوەیە کە لە ناکاو فۆتۆی بگرێ بۆ میدیا فەرقە بێ بە خێرایی وێنەیە بگرێ بەس ئەم شێوازی کارکردنەکەی زۆرتر پشت بە چیرۆکە بەسە چیرۆکی ئەم وێنەیە چییە بەڕاستی وەختی خۆی شعارێکا پەیامێک هەبووە لە پشت هەموو وێنەیەکە و چیرۆشەکەی یعنی ئەمە ڕێک لەسەر بناغی ئەوە کارەکە کە بە فۆتۆگرافەکە ئەڵێ تۆ ئەچیتە سەر ئەم کارە خۆڵتر بیرکەرەوە نەفەسێ پێشە ورد بەرەوە دیقەت بە بزانە ئەم وێنەی کە وەریەگری ئاوێنەی کەسێکە ئاوێنەی ژینگەیەکە وێنەی ئاژەڵەکە وێنەی کارکتەرێکە کەوەری ئەگری چی لە پشتێتی چیە بێ گرنگە و بەهێزترین بەڵگەش هەتا تامێنێتەوە بەڵێ ینی بۆیە زۆر بە سەرنجەوە دانیشانی لەگەڵیانە دانیشێ بۆ نمونە بە یەکێک لە بەشداربەکانی توێتی بامیانی توێتی بانی وەرنەوە کۆمەڵە فۆتۆ بۆ بگرن خۆت بەینی خۆت کۆمەڵێکم بۆ باش بۆ جاکەەوە مەجموعەیەک جاکەەوە کە بۆ بینین نابێ وەختێک کە یە مناقەشی لەگەڵاکە سێرێکە جاریوار ڕەکان زۆر جیاوازن ینی ئەو زیاتر واد لێکە وریاتر باشتر چاکتر خۆت ئامادەکەی بۆ کاری پیشەی بۆ کاری پرۆفشناڵ ئەوەی کە ئێستا ئەمڕۆ وردە هەنگاوانێت ئەمە ئاماجە سەرچەکەی دامەزراوی ویماگەر بگەڕینەوە بۆ پرسیاریەکەم بۆچی ئەم کەسانە بانەکە بۆچی ئەم مامۆستایانە بانەکە بۆچی ئەموانە بێژانە لەسەر ئاسی نێودوڵەتی بانەکە ئەمە قسەکەی هەموو وەڵامەکە بۆ جەنابتان اینجا کاک شادمان پێم بڵێ جایلز کلاک کە ئەم فۆتۆگرافەرە بەریتانیە ئەم مامۆستایە پێم بڵێ بۆ چۆنی چی بوو لەسەر وەرکشۆپەکە و لەسەر فۆتۆگرافەرە کوردەکانی خۆمان بەگشتی بەڵێ وەکو بەڕێستان ئاگدارن خولەکە بۆ مای 5 ڕۆژە دەستی پێ کردووە تقریبا ێستا لە ڕۆژی سێمایە دو ڕۆژی ماوە لە کۆتاییشە بڕوانە مابەخشێتەوە بێگومان لە کۆتایی راپۆرتی خۆی هەر لەسەر بەشداربووەکان ئەیە وەکو پێم وتی ئەم زۆر بە پرۆفشناڵی لەگەڵانە مامەڵاکە ینی فێریانەکات چونکە لە بیرمان نەچێت تۆ چەندێک لە بوارەکەی خۆتا بۆ نەبوارەکەی جەنابە ئەوی جەنابەت چەندێک تۆ ئەزمون پیاکەی ئەگەر خولێک بێتە پێشەوە حەز پێت خۆش بێ بەشداریکەی بۆی ئەپتودەیتی خۆکەی بۆی نیێبوون و لە خۆتا دروستکەی ئەم جۆرە خولانە جاریوە ینی قەت بە خۆت مەڵێ من پرۆفشناڵم قەت بە خۆت نەڵی من پێویستم پێ نەماوە نەخێر تۆ هەمیشە پێویستە بەوەیە زۆرتر فێربی زۆرتر قوڵ بیتەوە بۆی ئەگەر بتەوێت کارێکی پیشەگەرانە بکەی بتوانێت پیشەی کارکەی ئەمە بۆچوونی منە بۆچوونێکی گشتیە کە ئەگەر لە هەموو بوارێکە تۆ بێ قوڵبوونەوە تابێت ئەبی بیکردنەوەی زیاتر هەبێت خۆش بێت ئەمە بۆچوونی جیالز بوو بۆچوونی فێرخوازەکان چۆن بوو 15 فۆتۆگرافەر بەشداریان کردووە لە خولەکەیە ئەوان ئەڵێن چی لەسەر ئامادەبوونی فۆتۆگرافەرێکی ڕۆژنەمەوانی بەریتانی بەناوبانگ بێگومان تۆکە ئەگەر وکو فێرخوازێ بەشداریکە هەمیشە لە مامۆساکات شتێکی ئیزافە فێر بیت بێگومان سەرنجی خۆت هەیە و ڕەنگە کە مامۆساکە شتێکە بۆ شەرحەکات شتێک لە کاتی خۆیان زانی بێتە بیرەکەێتەوە زیاتر یارمەتی بە یا گرنگترین شت هەڵەو کەم و کوڕەکانی خۆتە بینی ئەم مامۆستایە مجاملت ناگە ئەم مامۆستایە فری و نایە بڵێ تۆ دەستخۆش ئەمە زۆر جوانە نییە بەڕاستی لەگەڵ تا ئەجوڵێتەوە بەڕاستی وێن تاشیکردنەوە بۆ فۆتۆکەتەکە بەڕاستی پرسیارە لێکا بۆچی ئەم کارە هەڵبژا بۆ ئەم فۆتۆێن گرت ئایا چیت کردی ئاچیت نەکرد ئەوانە هەمووی پرسیار باشە کاک شادمان چی ئیتوانی بەشدار بێت لە نێو ئەم وەرکشۆپەیە هەموو کەسێکی توانی بەشدار بێت یا با بڵێن مەرجی پێم وایە هەموو جارێک لە ڕێی پەیجەکەوە هەموو ڕوونکردنەوەکان ئەخرێتە ڕوو من بە وردەکاری نازانم ئەو خاڵانە مەرجوشتانە چییە بەڵام خۆ دەزانی ئێستا کە مامۆستایەکە خوانی بێژێکی بەم شێوازە کە لە وەکو وتمان کە لە ژانری فۆتۆ ستۆریا کارەکە یان بڵین ڕۆژنامەگەری وێنەی کارەکە باشە خەڵکانێک عادەتەن خۆیان دیراساکەن سێرچەکەەکە بزانم ئەو مامۆستایەکیە لە چ بوارێکایە بۆ چ تەمەنێکە بۆ چ ئاستێکە ئەوانەی خوێنێتەوە بەپی ئەوانە ئەو ئاستوپلانە یانە ناو خولەکان ینی ئەوە شتێکی تەبیعیە بەڵام بەپی پرۆژەکان ئەگۆڕێت ئەوەی کە من سێرچەکەم بۆ کرد لای جایلز زۆر گرنگە هەر وێنێک ئەگیریە چیرۆکی گەورەی لە پشتەوە بێت یەکێک لە فێرخوازەکان وێنێکی گرتووە وێنەی ئاژەڵێکە لە شوێنێکی پیسایە باز لە ژینگە و خزمەتی ئاژەڵە کات دێرە
بەڵێ ئەوە لە کاتی ڤیدۆکای کە شەرحی شێکاتیان باشی گونی بۆکە ئەڵێ من ئەگەر سێری ئەم فۆتۆیەکەم وەکو بینەرێک ئەبینێت تۆ ئاژەڵەکە بینی ئاژەڵەکە بینی لە زەحمەتێکی زۆرایە مەسەلەن تووشی نەخۆشیەک بووە تووشی حاڵەتێک بووە عەزیە دیراوە مەسەلەن تۆ وەکو بینەرێک سۆزە جوڵێ بۆ ئاژەڵەکە لەلایەک ترۆ سێرێکی کێشەیەک ترێ ژینگەیەکەیە سێکی ژینگەکە پیسە لەلایەکەوە ئەو چوارچێوی کە وێنەکەی پێگیرەوە وەلەو من ناسمە ناو وردەکاری پرۆفشناڵی شێوازی وێنەگرتنەوەی ئێمە باسی چیرۆکەکەین یعنی وا ئەکات تۆ پرسیارە لا دروست بێ ئەو بینەرەی کە سەیری فۆتۆیەکی پرسیاری لا دروست بوو مویمە ئامانجی ڤم فاوندیشن با بڵێن بۆ مناڵان کاری کرد بۆ گەنجان کاری کرد بۆ سینەماکاران کاری کرد بۆ فۆتۆگرافەران کاری کرد ئامانجی دواترتان هەنگاوی دواترتان شێوێت دامەزراوی وین بۆ سەرجەم چین و توێژەکان کارەکە بۆ ئەو سەرجەم ئاست و باڵەکان کارەکە ینی وابەستە نیە بە چین و توێژەکە وابەستە نیە بە پلە و زانستێکەوە دیراساکە لێکۆڵینەوەکە لە ماوەی ساڵەکە چه پرۆژەیە گرنگە پرۆژە ژینگەیەکان پرۆژە ئاژەڵیەکان پرۆژە کللتوریەکان پرۆژە فەرەنجیەکان پرۆژە ڕۆشنبیرەکان هەموو ئەوانە دیراسی لەسەرەکە کاری لەسەرەکە و قوڵە بێتەوە لێ لەسەر بەرئەنجامی ئەم قوڵبوونەوەانە ئەچێتە ناو کارەکانی داهاتوە ینی بۆیە هەر لە سەرەتای ساڵەوە پرۆژەی ساڵەکە داڕێژێ باشە ئەم کارە بەردەوامیە بێت باسانەوە کرد کە فیستیڤاڵی فیلمی کوردی مۆبایل بەردەوامە بێت باشە بۆ فۆتۆگرافەران ئەم کارە و ئەم وەرکشۆپانە بەردەوامیە بێت ڕەنگە لە بە شێوازی جیاوازتر بە وانەبێژی جیاوازتر بە شێوازی باشتر ڕەنگە هەمان ئەمە کەوتۆتە سەر بیرکردنەوەی خودی دامەزراوی وین بیرکردنەوەی بەڕێز خاتو لاڤە کە لاڤە حکمەت کە سەرۆکی دامەزراوەکە کە خۆی لە پشت ئەم بیرۆکانەوە هەیە ینی ئەو زۆر حەزی بەوەیە کە لەگەڵ پێشکەوتنە لەگەڵ ئەو کایانەی کە ئێستا ئەمڕۆ لە هونەرە پێشکەوتن بەخۆیەوە بینێسە بۆ نمونە خولی فێربوونی کۆمیکسێ لە هەل لە دامەزراوەکە لە پرۆژی ئەنفرۆش ینی پاڵپشتیەکە لە پرۆژە بۆ گەنجان بۆ لاوان ئەو کای هوەریانەی کە لە جیهانە ئەمڕۆ باون بربڵاون پشگیریەکە و سەپۆرتێک باشە کاک شادمان گەنجێکی زۆری ئێمە هەیە کە بۆن منە خوێندن تەواوەکە یا لە خوێندنایە لە پرۆسی خوێندنایشتە خوێندنی تەواو نەکردو باسی کارەکە دەڵێ کار لێرە بوونی نییە من کارم دەست ناکەوێت حکومەتە عیناتی نییە بەڵام لەلایەکی ترەوە ئەبینین بۆن منە وەکو ڤیم فاوندیشن ئەم هەموو خوڵ و وەرکشۆپ و دەوراتە ئەکاتەوە کە گەنجانێکی زۆر ئەتوانن لێ سوودمەند بن خۆشبەختانە هیچ کەسێک ناتوانێت بەتەواوی هەموو گەنجێک هەموو لایەک ڕزگارکالەوەی کە ئیشی بۆ نێڵێت لە هیچ وڵاتێکە ئەم شتەنیە ئیلا بێ هەمانجی و سەپۆرت لەبینی حکومەت و ڕێکخراو حکمی و ناحکمی و شوێنە ڕێکخراوەکانە هەبێت بەڵام دامەزراوی ویم یارمەتیەکی زۆر گەورەی بۆ ڕەخسان و ئەویش چێ بەبێ بەرامبەر ینی سەرجەم خولەکان بێ بەرامبەرە چکە دامەزراوەکە هەرکە لە بناغەوە دامەزراو قازانج نەویستە من لە خولای بەشداریم کرد شتێک فێرە بم ئەتوانم هەنگاوی داهاتوو بنێم بەڵێ کەسمان هەبوو فێرخوازمان هەبووە لە خولی سیلیک سکرین بەشداری کردووە کە ئەویشی مەسەر وێنەکەشان بۆ لەسەر تیشێرت و جلی بەرگمانە هاتوو لە خولەکە بەشداری و فێرخواز بوو ئێستا خۆی دوکانی هەیە مەسەڵەن مادەکەی خۆی ئەفرۆشێ ئەکەواتە خاوەنکارە دروست کرد ینی بێگومان ئەم بێبەرامبەربوونە هاوکاریکی زۆر باش دەرگایەکی زۆر باشی بەڕووی گەنجان و بەڕووی لاوانە کراوەتەوە کە بتوانێت لە ڕێی دامەزراوی فرسەتێکی بۆ هەڵکەوێت کە بتوانێت لە دواتردا خۆی دروستکات بتوانێت لەسەر پێی خۆی ڕاوەستێ بەڵام وەکو دووبارەیەکەینەوە دامەزراوی ویم یەک شوێنە ئەو تاقە وزەی کە هەیەی تر هەوڵیا و سنووریشی فراوانتر کا لەسەر ئاسی دەرەوەیە و کردویشێتی بەڵام ئەبێت شوێنەکانتیش هاوکار و سەپۆرت بن ینی ئەوە کارێکی دەستە جەمعی و گروپیە بەڵام دامەزراوی ویم وەکو خۆی پرۆژەکانی شایەتن من پێویست ناکە بڵێم ئایا سەرکەوتو بووە یاخود هەنگاوەکانی چەندێک چۆتە پێشەوە هەربژین بە هیوای سەرکەوتن بە هیوای بەردەوامی زۆر خۆشحاڵ بووینم ئێوارەیەش کاک شادمان محەممەد لە نێو سۆدوی کورسات مەگەزینەوە لەگەڵمانە بوویت ئەگەر هەرچیەکەت مابێت ئێمە هیچ پرسیارێکمان نەما منیش سوپاسی بەڕێستانەکەم سوپاسی دووبارە کەناڵی کورسات دەکەم وەکو وتم کورسات زۆر جار لەناو خۆمانە مناقەشاکەینکەوە پێداگرە لەسەرەوەی کە پشگیری لە لایەنە کللتوریەکان لایەنە ڕۆشنبیرەکان لایەنە ئەدەبیەکان لایەنی زمان ناسنامە ئەمە بکە هیوادارم لەمایە بەردەوام من بۆی کە ئێمەش بتوانین خزمەتی زیاترکەین دەست خۆش بێت کاک شادمان سوپاس بۆ تۆ سوپاس بۆ ئەمەدەبوونێت زۆر خۆشحاڵ بووین.